پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ کاک شەریف فەرموو برای ئازیزم. کاک شەریف فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك شريفي خۆشەویست. باش ماوەسا جان خوا لێت ڕازی بێت. لەگەڵ ئێوەی بەڕێزیش و هەموو ئیمانداراندا خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ الحەمدولله. ماوەسا جان بارە نەبێ یەک پرسیارێک مەسەلەن تو لە حەمامە خۆت شوێ زۆر زیاد دەستنوێ شەڵەگری. ما بڵێن بسم الله الرحمن الرحیم وتر ئەو سنەتی دەستنوێژە بەکاری دێنی بەڕووتی گوناحبارە بی یان نە؟ بەسەر چاو بەڵێ بەسەر پرسیارێکی جوانە جواب دەدەم و ئینشاءڵڵا لەگەڵمانە بە. زۆر سپاس. خۆی گەورە سەلامەتتان کە خوا لێت ڕازی بێ ماوەسا جان. خوا لەگەڵ بەڕێزە دەستی جەنابش خۆی لە کاک شەریف زۆر سپاس. کاک شەریف فەرمووی لە حەمامدا کاتێک کە دەستنوێژ دەگری بسم الله الرحمن الرحیم دەکەی بەڕێزان زۆر ئاساییە. زۆر ئاساییە بسم الله دەکەی شایەتمان دێنی دوعا دەکەی هیچ کاتێ ئەوانی کە بۆ دەستنوێژ دانراون هیچ شکالێکی لەسەر نییە. کاک شەریف گیان زۆر بە ئیسراحەتی خۆت بسم الله بکە زیکرەکان لە ئەوەی کە بۆ دەستنوێژ دانراون بیان خوێنە هیچ شکالێک لەسەر نەبێ. ئەوانە لەناو حەمامدا کە پەیوەستن بە دەستنوێژەوە گرفتێکن نییە.